ئێمە خوێندکارانی پەیمانگەیت بە خوێندکارانی بە شەناوخۆیی و ناوشارەکان هاوکات وەک خەمخۆریەک بۆ خوشک و برایانی داخلی سەر ئاگاداربوونان لە مەترسی ئەم نەخۆشیە لە شارمان بڵاو بۆ دەدەوە. نارەزایی دەردەبڕین بە نەکردنەوەی بە شەناوخۆیەکان بەڕووی خوێندکاران و دەرەوەی بە شەناوخۆیەکان بەڕووی دەرەوەی خوێندکارانی پارێزگای سلێمانی. هەروەها ناڕزایی دەردەبڕی بەرامبەر سیستەمی مانداری لە زانکۆکان کەوا بڕیارە ئەم ساڵ جێبەجێ بکرێت لە نێوان زانکۆکانی سلێمانیدا. نەکردنەوەی بە شەناوخۆیەکان بە تایبەت سیستەمی میوانداری بە بڕیارێکی هەڵە و نادروست دادەنین لەبەر ئەوەی بە بیانووی سوودگەیاندن بە خوێندکاران خوێندکارێک خۆیان زەرمەند دەبن لەبەر ئەم چەند هۆکارانی خوارەوە کە باسێکە نیسا. دووری خوێندکاران لە پارێزگای سلێمانی ئەمەش وا دەگا کاتێکی زۆر بخانێت بخانە خوێندکار تا دەگاتە پارێزگای سلێمانی و هاوکات دەبێتە هۆی ماندووبوونی جەستە و هەم مێشکی خوێندکار بەهۆی دووری ڕێگاکەوە کە خۆیان زانی چۆنە. مەترسی لەسەر ژیانی خوێندکاران زیاد دەگا بۆی کەم و کوڕی لە ڕێ هاتوچۆ هیچ گەرانتیەک نییە ئەم خوێندکارە لە ڕێ هاتوچۆ کە تووشی حادیسە نەبێ و وەرنەگەڕێ لە ڕێگاکەی و ژیانی لە مەترسیانە بێت. کرێ هاتوچۆ لەسەر خوێندکاران زیاد دەکا بە تایبەتی خوێندکارانی قەزا و ناحیە دوورەکان لە پەیمانگەی سلێمانی لە پارێزگای سلێمانی و کە دوورن. خوێندکار ناچار دەکرێت بە کرێگرتنی خانوو یان شوقا. ئەمەش لە کاتێکدا خوێندکار هەیە توانای دابینکردنی موبایل نییە نەکرێ خان و شوقا. 16 بەشین زیاتر لە 3600 تەلەبە هەکات زیاتر لە 3600 تەلەبە هەکات.